یاریەکانی خولی بژاردەی بالای عێراق بەردەوامی هەیە. قۆناغی دووەمی لە شاری هەولێر دەستی پێکرد. لە هۆڵ یانەیەکە 2 یاری ئەنجامدرا. پێشمەرگەی سلێمانی ڕوبەڕووی سەناعی شاری بەغدا بوویەوە، بە ئاسانی و بە 3 گێمی بێبەرامبەر یاریەکەی لێبردەوە. لە یاری دومیش جەیش و غازی جنوب بێگەیشتن. غازی جنوب بە 3 گێمی بێوەڵام لە جەیشی بردەوە. ئێمە ئەم یاری ئمڕۆمان کە لەگەڵ سناعەکردمان یارێکی تەجیلکراوی قۆناغی یەکەم بوو. دیارە ئێمڕۆ ئێمە بە بردنەوە یاریە بووینە متەسەدری قۆناغی یەکەم. ئینشاءڵڵا بەیانی قۆناغی دووەم دەست پێەکە بە هیوای ئەوەی کە بتوانین قۆناغەکان تریش هەروە بە سەرکەوتوی کۆتایی پێ بین و بتوانین لەقەبەکە دووبارە لە ساڵی خۆمان کۆتایی پێ. لە هۆڵی کۆلێژی پەروەردەی جەستەوی و زانستە وەرشیەکان 2 یاری ئەنجامدرا. شورتا ڕوبەڕووی حەبانێ بوویەوە و یاریەکەی بە 3 گێمی بێوەڵام لێبردەوە. لە یاری دومیش هەولێر و بەحری بێگەیشتن. سەرتا بەحری 2 گێمی یەکەمی بردەوە، بەڵام هەولێر گەڕایەوە 2 گێمی سێم و چوارەمی بردەوە. ئەنجامی یاریەکەی یەکسان کردەوە. گەیمی پێنجەم یەکلاکەرەوەی یاریەکە بوو. بەحری توانی سەرکەوتن تۆمار بکات و 2 خاڵ دەستەبەر بکات و هەولێریش تەنها خاڵێکی بۆ مایەوە. ئەمەڕۆ یەکەم یاریمان بوو لەو قۆناغی دووەم کە دەستی پێکرد. سەرەتا 2 جێمی باش دەستمان بە یاریەکە کرد. لە جێمی سێم لە پێشمان بووین زۆر، بەڵام نازانم ینی شتێکی وا ڕوویدا چۆن بڵێ وەکو وای بڵێ یاریزانەکان گوتیان ئیتر بردمانەوە یاریەکە هەڵگەڕاوە 2 شوتیان لێمەرگوە. سپاس بەخوا لە شەوتی پێنجەم توانیمان بیبینەوە. الحەمدوللا شکرەتە ئێستا لە پلەی یەکەمین. چاوەڕێی یاریەکانی تریش دەکەن ئینشاڵڵا بۆ چەند یاری ماوانە بیبینەوە لە نیهایەتەکە لە بەغدا ئینشاڵڵا کاسی دەوری عراقی بەرز دەکەینە. پشت بەخوا یاری ئەوڕۆمان بەڕاستی یاریێکی قڕس بوو لەگەڵ یانی بەحری. یانەیەکی بەهێزە بەڕاستی زۆری یاریزانەکان یان یاریزانی هەڵبژاردی عێراقن و ئێمەش توانیمان ئاسێکی زۆر باش پێشکەشکەین، توانیمان خاڵێک بەدەست بێنین و ئەو یاریمان مامانە ئینشاڵڵا ئاسێکی باشتر پێشکەش دەکەین و بەرەو پێشتر دەچین. یاریەکانی ئەم قۆناغە بۆ ماوەی 10 ڕۆژ لە هەولێر بەردەوامی دەبێت و 5 یانەکەی پێشەوەی ڕزبەن دەگەنە قۆناغی کۆتایی و خاڵەکانیشیان لەگەڵ خۆیان دەبن. پێشمەرگەی سلێمانی پێشەنجی خولەکەی گرتووە بە 17 خاڵ و بەحریش چووە دووەم بە 16 خاڵ. هەولێریش لە خانەی حوتەمە تەنها 4 خاڵی هەیە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.